وەکو چی مناڵەکان مێوەمان تێبگۆشی بۆ باوەرزش بێت بەکاری ڕۆژانەتان. زمانی کوردی وەکو هەموو زمانەکانی جیهان لە کۆمەڵێک پیت پێکاتوە. هاوڕێکەم سەردانی وانەی چوارەم سێ ئەمڕۆ هەموومان پێکەوە لەگەڵ مامەم بڕۆین بۆ پارک بۆ وەرزش کە ژین. شێرکۆ لە شێعرەکانیدا بە شێوەیەکی شاعیرانە بەردەوام باسی چۆسانەوەی نیشتمانی ژن دەکات. من ئارەزوو فەتحیت 22 ساڵ تەمەنمە هاتووم بۆ بەژین من لە دانشگا لەگەڵ وەژینە ئاشنا بوومە و یەکێ لە ئەو شتانە کە شۆقمیدا بێن بۆ کلاس کوردی ئەوە بوو کە من عەلاقەی زۆرمە بە ئەوەی کە لە مۆرد وە ژنانەوە کێشەی ژنان ناو کۆمەڵگەوانە بخوێنم و بتوانم کارێ بکەم. بەڵام بەرەوە بیرم لەوە کردو کە ئەبێ بەر لە هەموو شتێ من گەرێکمە شتێک بنووسم یا شتێک بخوێنم وابێ زمانی دایکی خۆم بزانم. دەنگارەکان یانی بزوێنەکان ئەم ڕۆ مەشا ئەم ڕۆ بەو شێوەیەکی ئەینووسی ناوی ئاوا تەمەن 9 ساڵە ئێرەم پۆلی زمانی بەژینی کوردی زۆر خۆشە مامۆستاکەم زۆر خۆشە ئێمە هەڵوانەکانمانە نووسین و خوێندنەوەمان فێر بوونە لە ناوانی یەکەممانە قوتابخانە و هەزیشتە فێر بوونە من زۆر حەز دەکەم زمانی دایکی خۆم فێر ببم. مثلا إذا أجر فرض كرنا خلنا أجر إمام فيصل بن إسماعيل وشو عباس بن إسماعيل يعني مو حاجة ما تيجي مد را في مد تشام دنگاركش بزروكي أنا فيها دنگاري شن بدنگي شن دنگي ما سياحش داني سياحش داني من نامين بياننا ناس ناميش مرجبية خلق مرشينا إناني نامين بجيني خريكة نام جوان زمانی یاسارابۆ خۆرانی خەریکەنا دەرزمان و فێرە بوونە ڕاستی کەسایەتی و هەر کەسی بین بە ئانەیەنەکی زمانی ئەڵایش بزانن هەرچی گەجەوە دەزمەشی واقعا ناوەند و بەژینی کردینە سێعالی شاغەنی و حەسکەر و کەسانی کە هەر کەسی چێوی مزان و بێبی گە بەشدار بوونە با بەشداری باچی چیویەنە و لاقۆری لە بنیێنێ هەنگامی لە بنیێنێ پارەیەکێ نەوە و داهاتووینەوە ئایەندێن زاڵەکانە تاوەقان چی چێویە لە ڕێکوپێکی استفادەکەرانەوە بەشداریش بە. وەکو هەڵاڵە وەکو هەڵاڵە نووسە ئاوات مامۆستا سەید عەبدوڕەحیم مەولەوی کوڕی مەلاسایی دواتر بۆ درێژەدان بە خوێندن ڕوو لە شارەکانی دیکەی کوردستان دەکات. ناوخوا من ژاڵەی مراتپور لە محەلەی داسێران قەدیمە هاتوین بۆ زوان کوردی فێربین تەشەکورەکەین لە پایگای بێزیستی کە زەحمەتیان کێشاوەتە کە ئەنجومەنی وەژینە هاتوون ئێمە
فێر زوانی کوردیکەن. من پدرام بەرتەنیم لە شاری مەریوانۆ 11 ساڵمە هاتوومە بۆ کلاسی کوردی دەستخۆشیەکەین لە دادە هاوژین کە زبانی کوردی ئەمە فێرەکە کەسێ زوانی دایکی ئەخوێنێ زۆر فەرقیێستە زوانێکی ترە لە 50 ڕۆژە ئاهاین ئەم کلاسە زۆر باشە بۆمان. دمانها از بشون شباگرا مریوانه دماغا مدى هفت كاس هنا ديا من باوي من خويشكا من سامان استفاده ماوەی 2 ساڵدا لە ناوەندی بەژیندا بەشداری دەکەم. ئەم هاوینە لە پۆلی کرمانجیدا بە تەدریسی کاتمیلانی مەحمودنژاد بەشداریم هەبووە. کلاسەکان زۆر باش بوون تا ئێستا کێشەیەکمان نەبووە. پۆلی یەکە ئێمە شتایەکی زۆر فێر بووین فرەتری لەسەر قسەکردن ئێمە کارمان کرد ڕێزمان و ڕانووسین. بەناوخوا من چیا کاکاییم هاتوین بۆ کلاس کوردی ناوەندی وەژین لە تەفەی موسکا دانراوە بۆمان فێربووین کە جوان بخوێنینەوە جوان ڕێنووسکەین و شارێک زۆر لە شارەکان بناسیین شعرەکانی بخوێنینەوە قسەم بۆ هاوتەمەنەکانم بوشکتر و حتا گەورەتیش ئەوە تا کە بچین بۆ فێربوون زمان کوردی زمان دایکی خۆمانە کە بتوانین بە زمان دایکی خۆمان قسە بکەین بنووسین چون متەسفانە لە مەدرسەکانە زمان کوردیمان فێر ناکەن. التزامی ولا رزمانی کردی پیش دانانی. دیدی چی تر مامون؟ بچو امریه. بام نچو آب بچی. هم امری و هم چیه؟ نرینی. کار لروی کاته و بسر رانبردو تابش تکرد. لزمانی کردی در فرمانی رابردو بلا بردنی نونی چاو دروست تکرد. خدی چاو رکی کارا. زور گرینگا. رابردوی نزیک لگال ویایه اما بر رابردوی تواو. وكو كود لقلوية يا بابا كوتوا